بەڵێ ئێوارەی باش سڵاوتان لێ بێ دیارە گرێبەستەکە واژۆ کراوە بە بەشداری یاریەکە لە کۆنسوڵی وڵاتی هۆڵندا لەگەڵ پارێزگاری سلێمانی و نوێنەرانی وەزارەتی کشتتوکاڵ و بەڕێوەباری کشتتوکاڵی سلێمانی کە تێیدا گرێبەستەکە باز لەوە دەکات کە بۆ لەمە دووە لە پەیوەندی دەبێت لە نێوان حکوومەتی هۆڵندا و کەسە شارەزاکانیان لەگەڵ ئەو کۆمپانیانەی کەتی تایبەت کە لە هەرێمی کوردستان کار دەکەن بۆ بەرهەمێنانی سەوزەکان بە شێوازێکی چواروەرزی وەک دەزانێت لە هەرێمی کوردستان بەشێک لە سەوزەکان تەنها لە وەرزێک یاخود لە دوو وەرزا بەرهەمدێنێ بەڵام بەپێی ئەو ڕێکارە نوێیانەوەم گرێبەستە بۆ لەمە دووە سەوزە بۆ ماوەی لە ساڵێکا چوار وەرزە بەرهەمدێنێ بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر گرێبەستەکە و گرنگی بۆ پێشکەوتنی کەتی کشتتوکاڵ لەگەڵ دۆخی کشتتوکاڵ ئێستا دەچمە لای کاک کەریم سلێمان بەڕێوەبەری بڵێن بریکاری وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان کاک کەریم ئەگەر بێتە ئەم لاوە زیاتر پێم بڵێ ئەم گرێبەسەی ئێستا واژۆتان کرد گرنگیەکەی چییە بۆ پێشخستنی کەتی کشتتوکاڵ و زیاتر گرێبەستەکە جەخت لە چی دەکاتەوە؟ گەلک سپاس پراستی ئەو گرێبەستە کو ئیرۆکە هاتیە ئیمزاکردن نیڤەکە کارتێ تایبەت یە هۆڵندیدا و کارتێ تایبەت ئێمە هەرێمێ گرنگیەکە گەلەکە مەزنە ژبەرک و گەلک جارە بلابێژین بزنزمانێتمە ئان جۆتیارێتمێت و دەوڵەمەند و خوددان شیان ئان وەبەرهینانێتکەن براستی سپاسیان وێت بکەین و شیانێت خۆیت مادی تەرخاندکەن دا کارتێک کشتتوکاڵیت وڵاتی خۆدا پێش بێخن هەرچەندە بەلکی گەلک کێشەیەت هەین بەس بە ئەوژی قوربانیەت دەن بەلکی مخاتەرێتکەن هەتاکو ئەوی وان ڕسمالێ خۆخرێت تەرخاندکەن بۆ جیبەجیکردنا وان پرۆژە ئەvە شلایەکی ڤەشلای دیڤەژی حکوومەتە هۆڵندایەت پەیوەندیەکە باشدا لەگەڵ حکوومەتە هەرێما کوردستانێ و ئامادەیە خۆیان دەربڕیک و هاریکاریە حکوومەتێ بکات پێشێخستنە کەرتێ کشتتوکاڵیدا ئەvە ئیرۆ ئەو گرێبەستە هاتیە ئیمزاکردن پراستی ئێکشوان پرۆژانە مەسەلەن تشتێ سەرەکی vê گرێبەستێدا ئینەهوو کشتتوکاڵ بەردەوام ئەمبەرێ خۆت دەینێ vێت کشتتوکاڵ بێتە تەکنەلۆجیکردن یعنی پێشێخستنە کشتتوکاڵی پڕێکە تەکنەلۆجیایە يعني شاد بجنا صناعة الزراعة يعني بالضبط في شكلها فيجاش فيك تبين مثلا اف برنامج ايروكا ان اف قريبستا ايرو هاتيا امذاكرن بوي هنديا هندك برهمي كسك كسكياتي كل سليمانية بيتا برهم إنان برنگه کی گلکی پیش کفتی بلکی تو آخه نابینید نافوان خانیت شو شیدا دی او رهت وان تشتت کوتینا چاندن دیت ناف آوه دابن بلکی برهمیوانش دی زیاده تربت بلکی او عردت کود گرنج دی کم تربتن هر وصادي بتا درجهك بو چی تشتی بو مشکو راهینانا فربانبرت بر ریوبریا کشتوکالی و سرچاوکانی اول سلیمانیه هر وصاجی دی بتا درجهك بو دیسا پیشکشکرنا خولا و شیارکرنا کشتوکالی بو جوتیارت ملهره کو اوجی اوی کاری بکن کاکرین سەبارەت بە پرسی کشتتوکاڵ بە گشتی لە ئێستادا وەک دەزانین لە بەشێک لە ناوچە گەرمەسێرەکان وشکە ساڵی سەری هەڵداوە پلانی وەزارەتی کشتتوکاڵ چییە بۆ قەرەبووکردنەوەی جوتیاران یاخود بۆ بەرەنگاربوونەوەی وشکە ساڵی ئیرۆ ئەمت کۆمبوونەکێدا بووین و ئەو راپۆرتەکە تێر و تەسەلیا هاتیە دروستکردنش لای وزارەتە کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و ئەو راپۆرتە ئیرۆ منە تێ پێشکێشی ئەنجومەنی وەزیران کردی توێ راپۆرتێدا مەیە دیار کردی کە کوشکە ساڵی چ تشتە و ڕەنگەکی ئەکادیمی جۆرێت وشکە ساڵیە چینە و هەروەسا چاوە ئەم دێ بەرەنگاربوونی ئەمە بۆ وشکە ساڵیە چاوە دێتەکردن تشتێ هەری سەرەکی دوی بابەتیدا ئەوە vێت هەندێک بلابێژین تەخسیساتێت مالی ئەنجومەنی وەزیران ڕزامەندیا خۆ بدەتن سەر هەندێک تەخسیساتێت مالیدا کو هاریکاریە جۆتیارا بێتەکردن و هەندێک تشتی گرنگتر ژیە هیچ وشکە ساڵیەدا بەلکی بەری هەر تشتێکیە کە تو بکەیە وەکی بێژن وەکی ئەهەمیەت بەلکی تشتێ هەری گرنگ ئەوە ئاوا بە خواردنێ vێت خەلک تێنی نەمینەتن ji ber vê hindê vêt berî her tiştekî hindek pare bête terxankirin gelek bîril gelek ciyayê hişk dibin vêt ev parîkarî nîveka me da wek kiştûkal û gel bila bijîn wizareta şarewanî ew bîrne vêt berdewam îlacek lê bête kirin ava ve xwarinê bo xelkê hebitin her wesa jî harîkariya cotgyara çeng û gelek demînet hişka salî jî tiştekî rêjeyî li Kurdistanê belkî Slêmanî ne wekî germiyana û deverê dî rengekî dîne gelek spas bo jî کاتەکەم تەواو بوو بەڵێ ژین دەگەڕێم وەلایەتەوەی کە گوێتان لێ بوو ئەو زانیاریانە بوون هەم لەسەر گرێبەستەکەم لەسەر پلانی وەزارەتی کشتتوکاڵ بۆ ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی دەگەمەوە لایت
باشه احسان سپاس بۆ تاو زانیاریان تەژی ببێ هێویەک و ئەف هەڤبەست ببە سەدەمک و وڵاتیژی بکاربن مفالێ ببینن. هەیە مەکە زێدەیە لە پرانیا کۆمەلگەهێن سنووری قەزا شنگالێ